ڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران تۆمار کراوە کە سنووری هەر چوار قەزایەکانی سۆران، چۆمان، مێرگەسەور و ڕەواندوز لەخۆ دەگرێت. کۆی گشتی ڕووداوەکان بریتیە لە 510 ڕووداوی جۆرا و جۆر. لە کۆی ئەو 510 ڕووداوی جۆرا و جۆرە 455 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر تۆمار کراوە و لەگەڵ 5 ڕووداوی خنکان لە ڕووبارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران بەداخەوە و هەروەها 6 ڕووداوی لافاو تۆمار کراوە و لەگەڵ 37 حاڵەتی ڕزگارکردن تۆمار کراوە و زائیدەن 8 هاوڵاتیش لە تووشی ڕووداوی هەڵدێران کە بەداخەوە لە کۆی ئەو 8 کەسیان 4 کەس جانیان لەدەست داوە. سەبارەت شرۆفەی ڕووداوەکان سەبارەت بە 454 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر لە کۆی ئەو 454 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆرە 61 ماڵ ئاگرکەوتنەوە لە 61 ماڵ تۆمار کراوە کە هۆکارەکانیشان زیاتر بەهۆی شۆرتی کارەبا و بڵی غازەوە بووە و ئاگرکەوتنەوە لە 17 دوکان تۆمار کراوە و 25 ڕووداوی ئاگرکەوتنەوەش لە مەحاویلەی کارەبا و کۆگا و مۆلیدە و پاشماوەی زبل و خاشاک تۆمار کراوە و سووتانی 19 ئۆتۆمبیل لە سنووری هەر چوار قەزا کە هۆکارەکانیشان زیاتر بەهۆی شۆرتی کارەبایی بزوێنەری ئۆتۆمبیل و هەروەها فیول پەمپ بووە و 302 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە کەوتۆتەوە کە بەو هۆیەوە بە شێوەی نزیکراوەیی 6150 دۆنم لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە دووتاری سووتان هاتوون و هەروەها 28 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ڕەز و باخی هاوڵاتیان تۆمار کراوە و لەگەڵ 2 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە بەنزیخانەکان. سەبارەت بە ڕووداوی خنکان هەروەک باسم کرد بەداخەوە 5 کەس لە ڕووبارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران تۆمار کراوە کە منداڵێکی تەمەن 2 ساڵانە لە ڕووباری ئێنێ سنووری قەزای تۆمان تۆمار کراوە و گەنجێکی تەمەن 20 ساڵان لە ڕووباری چامی سنووری قەزای میرگەسۆر و زائیدان گەنجێکی تەمەن 28 ساڵان لە ڕووباری زەی گەورە لە سنووری قەزای میرگەسوور و خنکانی هاوڵاتیەک لە ڕووباری زرارە لە سنووری قەزای میرگەسوور و خنکانی هاوڵاتیەکی لە ڕووباری چۆمان نزیک ڕووباری حافز. سەبارەت بە ڕووداوی لافاویش لە سەرەتای ساڵەوە لافاوێک سنووری بەڕێوەبەرایەتیبانی گرتەوە کە بەو هۆیەوە زیانی گەیان بە هاوڵاتیان لە ڕێی تونەژورەوەی ئاو بۆ ماڵەکانیان. سەبارەت بە 37 حاڵەتی ڕزگارکردنیش 9 هاوڵاتی لە سنووری حاجی ئۆمەران بەهۆی بەفربارینێکی زۆر کە لە سەرەتای ساڵەوە لە مانجی دوو بەفربارینێکی زۆر سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی گرتەوە کە بەو هۆیەوە 9 هاوڵاتی گیریان خوارد و توانرا لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی ڕزگار بکرێن. واش هاوڵاتی لە سنووری قەزای تۆمان بە هەمان شێوە بەهۆی بەفربارینی زۆرەوە تووشی گیر خواردن ببوون و 9 هاوڵاتی لە زینی وەردێ بەهۆی بەفربارینی زۆر تووشی گیر خواردن ببوون و گیر خواردنی 2 هاوڵاتی لە تیای زۆسک و زائیدان 6 هاوڵاتی ڕزگار کران لە سیدەکان بەهۆی بەفربارینی زۆر و 1 هاوڵاتیش ڕزگار کرا لە کەندی غەفوراوە لە قەزای سۆران و 1 هاوڵاتیش لە تیای دەوڵەتی سوور نزیک فنێلەکانی بێخمە ڕزگار کرا و زائیدەن 1 هاوڵاتیش لە تیای حەسەنبەک ڕزگار کرا. سەبارەت بە زیانی مادی و زیانی گیانی بەپێی ئەو خەملانەی کە لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران کراوە زیانە مادیەکان دەخەملێنرێ بە 633 ملیۆن و 785 هزار دینار. زیانی گیانی بەداخەوە 9 کەس جانیان لەدەستداوە کە بەم شێوەیە 5یان لە ڕووبارەکان خنکاون و چواریشیان لە تووشی ڕووداوی هەڵدێران ببوون لە شاخ بەداخەوە جانیان لەدەستدا بوو کەواتە کۆی گشتی زیانی گیانی 9 هاوڵاتی بووە. بەراورد بە ساڵی 2019 لە ساڵی 2019 ڕووداوەکان کەمی کردوون سەبارەت بە ساڵی 2019 بە جۆرێک لە ساڵی 2019 633 ڕووداو تۆمار کرا بەڵام لە ساڵی 2020 510 ڕووداو تۆمار کرا. سەبارەت بە کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران کردنەوەی چەند سمینارێک لەلایەن بەڕێز بەڕێوەبەر و ئەفسەرانی شارەزا بۆ قوتابیانی پەیمانگا و قوتابیانی بنەڕەتی و باخچەی ساوایان بە مەبەستی پێدانی ڕێنمایی بەرگری شارستانی و خۆپاراستن لە هەر ڕووداوێکی لە ناکاو و بڵاوکردنەوەی ڕێنمایی تایبەت لە سنووری بەڕێوەبەرایەتیمان بەپێی وەرزەکانی ساڵ، کردنەوەی خولی سەربازی بەرگری شارستانی بۆ کارمەندانمان بە تایبەتی ئەوانەی کە پلیان بەرز دەکرێتەوە و ئەنجامدانی پشکنین بۆ 991 شوێنی بازرگانی لە سنووری هەر چوار قەزا پاش دڵنیابوون لە هەبوونی ئامێرەکانی ئاگرکوژانەوە و پێداویستەکانی فریاکەوتنی سەرەتایی و مۆڵەتدانی زیاتر لە 300 شوێنی بازرگانی و باڵەختانە پاش دڵنیابوون لە هەبوون و پێداویستەکانی مەرجەکانی بەرگری شارستانی. پشکنینی 185 فەرمانگەی
میری بە مەبەستی دڵنیابوون لە هەبوونی پێداویستەکان و مەرجەکانی بەرگری شارستانی پشکنینی 1985 فەرمانگەی میری بە مەبەستی دڵنیابوون لە هەبوونی پێداویستەکان و مەرجەکانی بەرگری شارستانی بەشی هونەری بارگای بەڕێوەبەرایەتیمان و بنکەکانی بەرگری شارستانی سەر بە بەڕێوەبەرایەتیمان لە هەموو قەزا و ناحیەکان چەندین خول و سمیناریان بۆ قوتابخانە و باخچەی ساوان بۆ مەبەستی پێدانی ڕێنمایی بەرگری شارستانی کردوتەوە وەتیمەکانمان لە بەڕێوەبەرایەتی و سەرجەم بنکەکان کە خۆی لە 18 تیم دەبینێتەوە بەردەوام لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا بەردەوامن لە ڕەشاندنی شوێنە گشتەکان و فەرمانگە حکوومیەکان بە دەرمانی دژە ڤایرۆس بە تایبەتی ئەو شوێنانەی کە قەرەباڵغن و ئەو شوێنانەی کە کەیسی کوژبوونیان تێدا تۆمار کراوە وەتیمەکانمان توانیویانە هەزاران دۆنم لە پوش و پاوان و دەیان ڕەز و باخی هاوڵاتیان لە مەترسی سووتان بپارێزن و هەروەها باوکاری پۆلیسی دارستان تیمەکانمان توانیویانە چەندین ماڵ و دوکان و کۆگا و ئۆتۆمبیل و مۆلیدەی گەڕەکەکان لە مەترسی سووتان بپارێزن و لە ئەنجامی بارینی بەفرێکی زۆر لە ڕێکەوتی سێستەی 2020 بۆ هۆی زیانگەیاندن بە چەندین شوێن وەک داڕوخانی سەقفی چەندین پێشەنگای ئۆتۆمبیل و چەندین دوکانی پیشەوەران لە ناوچەی پیشەسازی ئەمانە کۆی گشتی ئاماری ڕووداوەکان و کارێک چالاکی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆرانە بەڵە بەڕێزان ئەوەی بینیتان کۆنگرەی ڕۆژنامەوانی بەڕێوەبەرایەتی شارستانی سۆران بوو لەبارەی ئامارەکانی ساڵی 2020 لەلایەن بەڕێوەبەرایەتیەکان کە تۆمار کرابوو بەڵێ دانیار